سڵاوتان لێبێ بەیانیتان باش بە هیوام ڕۆژێکی زۆر باشتان هەبێ و ڕۆژێکی پڕبەخشین و بەرهەمتان هەبێت سۆبان بەیانیت باش ئەمڕۆ هەز دەکرێت کەشێک کە جیاوازترە لە ڕۆژانی ڕابردوو دەبینی هەورێکی زۆر هەیە و نمە باران هەیە لە زۆربەی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستانیش هەر بەم شێوەیە تاوەکو پەڕینەوە گەیشتینە ناو ستۆدیۆ باەکی زۆر ساردیشی لەگەڵە سەرقژی هەمووی تێگام سڵاوتان لەوێت و بەیانیتان باش بۆ هیوایەکە بەیانێکی پڕ لە جوانی و لە شادیتان هەبێ ئاگاتان زۆر لە تەندروستی خۆتان بێت زۆر باەکی ساردی هەبوو ئیتر نازانین سەبارەت بە ئەوەی کە بزانین بارانە بێت یا خودنا بێگومانە منە ناو پرۆگرامی بەیانی 24 هەمیشە کەش و هەوای شارەکانی کوردستانی گەورەتان بۆ دەخینە ڕوو بەڵام ئەوەی کە دیارە ئێستای تر لە پشتی ئێمەوە شەوە زەنگێکی لێ هاتووە ئەمەندە باکەی بەهێزە و ساردە ئەمە هەمووی ئەبێت هۆکاری ئەوەی کە زۆر زیاتر جەختکەینەوە لەسەرەوەی کە تکایە ئاگاتان لە تەندروستی خۆتان بێت بە تایبەتی قوتابیان کام بەیانێت چوونەتە خوێندنگا و ئێستاش لە ئامادا بن بۆی کە بچون تاقیکردنەوەکان بکەن بێگومان بە پێی ئەوەی کە منداڵ ناسکە بەشێکیشیان ڕەنگە بە ئۆتۆمبیل هاتو چۆنەکەن بۆ قوتابخانە هەر بە پیادە بڕۆن ینی پێویستە زیاتر ئاگاداری خۆیان من یاخود دایک و باوکان ئاگاداری منداڵەکانیان بن لە شوێنە شاخاویەکان بەفرێکی زۆر هاتووە ئەم بەفرانە کاریگەری تاو لەسەر ناوشار هەیە ئەگەری هەیە ینی لە دەوروبەری شارەکانیش بەفر ببارێت لە چەند ڕۆژی ڕابردووش بینیمان بەفرێکی زۆریش لە هەندێک شوێن لە دەوروبەری شارەکان باری بەفر هەندێک جار خۆشە بەڵام لە هەندێک جار ڕەنگە ناخۆشی و ناڕەحەتی بۆ ئەو کەسانش دروست دەکات کە دوورە بەڵام لەگەڵ ئەوەش هاتوچیان سەخت بێت بەڵام منیش ئەمێ باسیەوە بکەم کە لەگەڵ ئەوەشدا کە هەندێک شوێنمان هەیە کە ناقۆڵایە و ناخۆشە بەڵام لایەنە پەیوەندیدارەکان تەواوی ڕێو شوێنە ئەمنیەکانیان گرتوۆتە بەر لە ڕووی خزمەت گوزاریەکانەوە بووی کە ئەمنیەتی ئەو کەسانی کە هاتوچۆکن بەسەر ئەو ڕێگاوبانانە بتوانن هاتوچۆکی سەلامەت بکەن ئەو شوێنانی کە پێویستە لە منهۆڵەکان هەمووی خاوێن کراونەتەوە ئەگەر هات و بارانێک هات کە بووە هۆی ئەوەی کە ڕێژەی باران بارین زۆر ببێت و ئاو لەسەر شەقامەکان نەمێنێت نەبێتە هۆی لافاو و هەروەها ناو ڕێگەکانی با بڵێن دەرەوەی شارکە ئیدی ئەو ئۆتۆمبیلە گەورانی کە بار هەڵگرن بەوەدا دەڕۆن هاتوچوان ئاسان ببێت ڕێگەکان خاوێن کراونەتەوە ئەمە هەمووی ئەتوانین بڵێن کاری لەسەر کراوە ئەو لانەنی کە پەیوەندی دارن بە ڕێگەوبانەکان سۆبان خاڵێکی دیکە لەو کاتانە گرنگە کاتێک کە سەقامگیری کەش و هەوا تۆزێک تێک دەچێت یاخود لاسەنگ دەبێت ئەو کاتانێک کە شەختە هەیە یاخود بەفرێکی زۆر دەبارێت پابندبوونی هاوڵاتیان و شوفێرانە ئەمە خاڵێکی زۆر گرنگە وا دەکا ڕووداوەکان کەم بێتەوە وا دەکا قەرەباڵغی شەقامەکان کەم بێتەوە ینی هەتا ئەوەی ئەگەر کەسانێک یاخود خێزانێک هاوڕێکان پێویستیان بۆ بیان حەز بکەن بڕۆن بۆ گەشت و سەفەر و چوون بۆ ناو بەفر و هەموو ئەمانە پێویستە ڕێنماییەکانی هاتوچۆ بە تەواوی جێبەجێ بکەن ئەو شوێنانێک کە بەفری زۆرە ینی کاتێک کە ئۆتۆمبیلێک دەڕوا بەڕاستی پێویستە مەرجەکانی تێدا بێ بۆ نمونە زنجیر لە تایەکانی بدا وەک کاتەکەی بزانێت چ کاتێک دەڕوا ینی زۆربەی وای لێ هاتوو خاڵێکەیە ئەو ڕۆژانەی کە پشووە هەمووی بەیەکەوە خەڵکەکە دەڕوا وەکو نەورۆز با بڵێن ڕۆژانی نەورۆز و بەهار و ئەمانە قەرەباڵغیەکی زۆر دروست دەبێت شوفێریش ناتوانێت زۆر بڕوا بەو پێی کە ڕێگاکە شەختەیە بەڵێ هەر بۆیە ئەبێ چێکێکی باشی ئۆتۆمبیلەکانتان بکەن لە هەموو ڕۆیەکەوت جگە لەوەش گەشتیاران ئاگاداری ئەوە بن کە سەردانی ئەو ناوچە شاخاویانەی کە ئەیکەن بۆەوەی بتوانن کاتێکی چێژ بەخش وەربگرێن لە ناو بەفر ئاگیان لە تەندروستی و سەلامەتی خۆیان بێت ئیدی چای کۆڕێک و حەسەن بەک بەفرێکی زۆری لێیە تەنانەت چەند گروپێکی شاخەوانی چەند ڕۆژە لەمەوبەر من بینیم کە ڕۆشتبوون ئەوێ کەمپینیان بخواان کردبوو مابوونەوە لەوێ ئەوە نیشاندەری ئەوەیە کە ئەو ناوچە شاخاویانە ناوچێکی گونجاون بۆ گەشت و گوزار بە مەرجێک تەواوی ئەو ڕێنماییە تەندروستی و خزمەت گوزاریانی کە بۆیان دانراوە ڕەچاوی بکەن جا هەکارەگەر عزیز نەبێت و ئەو ئایپادەی منم بیتێ مەمنونە بم بۆی کە بزانین چی ترمان هەیە خۆش بۆی بزانین چی دیکەمان هەیە لە ناو پرۆگرام ئەم بەیانیە ئامادەیە بۆمان کە ئێمە پێشکەشی
بینەران و بیسەرانی پرۆگرامی بەیانی 24 بکەین چونکە پرۆگرامی ئێمە کۆمەڵی بڕگە و بابەت لە خۆیەگرێت تەوەریشمان هەیە ئەمڕۆ تەوەرەکەمان تەوەرێکی هوەریە بۆ کەسانێکە فیلم دۆستن جا بڕۆینە ناو بابزانین ناونیشانەکان چی تێدایە دواتر دەیت بۆ ناوەڕاک. قوتابیانی کۆلێژی پزیشکی زانکۆی زاخۆ لە گەڕەکەکانی شارەکە هۆشیاری تەندروستی بڵاو دەکەنەوە. فیلمی سینەمایی شین وەک فیلمێکی هوەری و کۆمەڵایەتی لە سینەماکانی کوردستان نمایش دەکرێت. لە دیاربەکر داوا دەکرێت پەناگە بۆ ئاژەڵانی بێلانە زیاد بکرێت. یەکەم بابەتمان باسی ئەوەکەین کە لە هەنگاوێکی نوێ بۆ یەکەم جار لەسەر ئاستی هەرێمی کوردستان قوتابیانی کۆلێژی پزیشکی زانکۆی زاخۆ بە شێوەیەکی مەیدانی لە گەڕک و شەقامەکان ئەگەڕێن و پشکنینی جیاواز بۆ هاوڵاتیانەکەن. لەگەڵ ئەوەشدا هۆشیاری بڵاو دەکەنەوە داوا لە هاوڵاتیان دەکەن پشکنینی گشتی ئەنجام بدەن. زانکۆی زاخۆ ئامانجێتی هاوڵاتیان ڕاستە و خۆ سوود لە بەشە پزیشکەکان وەربگرن و لەو ڕێگەیەشەوە هاوڵاتیان دەربارەی تەندروستیان زانیاریان هەبێت. ئەو ئامادەکاریان بوو چاڵاکیەکە کێ وێنە دەکەن بۆ vê meremê mamosta û kesanên bi spor rên mayên pêdivî derbareyî çawaniya birêveçûna vê çalakiyê bû wan didin. چالاکیکە یەکەمین جار سەر ئاستی کوردستانی دەیتکردنێ ئەڕمانجمەش vê چالاکێ شەوێکی گشتی ئەم بەس دیار بکەین ڕێژا شەکرا vêşartî کا çende سەر ئاستê ئیدارە سەربەخوا زاخۆ شێوەکی تایبەت û کوردستانی شێوەکی گشتی meremêt me ew in wek civakê me mifayş ji van pizîşk van qutabiya bibînin ji zankoyê bibînin Kulîja pizîşkiye li zankoya Zaxû ku bi rêka hewekê û qutabiyên xwe bi şêweyekî heremekî çendîn pişkinînan di nava zankoyê û taxûgerekên Zaxû da dikin. Tîm bi hemî pêdiviyên pizîşkî û taqîgehî ve di nava taxûgerekên bajarî da digerin û rêbirûyî xelkê dibin. Ewa ku pêdiviye derbareyî saxlemiyê pêşkêşî wan dikin û encamên pişkinînên wan jî pê didin. Hevdem kesên ku nexweşiyên wan giran in agehdar dikin û rewaneyî nexweşxaneyan dikin. پشتی که ام چندین بسیار رشد کرد ام بونو فحصا کرد گرن هاوشی فحصا سکریه اول که ام دست کرد بشن بکن سنایی پشتی ام فحصت کن اگر هاتونا طبیعی در کرد ده بونو فحصا کردی آخوینه کن که مغزون سکریه بدر خد و هاوشی پشتی هنگه ده نتیجه وان پشکنینه بونو هتا فرای کرنه طبعا اول تو را دایی که گلک باشش بر پیش وزی که گلک باشش رخ خلکی بده هتا کرنه Bi vê rengî û di nava taxû gerekên Zaxû da tîmên kulîja pizîşkiya Zankoya Zaxû mal bi mal digerin û çendîn pişkinînan bû xelkê deverê dikin û hevdem hoşyariyê jî derbareyî saxlemiyê bi wan didin. İslam Yusuf Kurdistan 24 Zaxû. لە سەرەتا لەگەڵ سۆڤان لەسەر بابەتێک هەندێک گفتوگۆمان کرد بابەتی کەشوهەوا و بابەتی بەفربارین و هەموو ئەمانە ئێستا ئەم پاکێجە لەسەرەوەی وە پشتڕاستی قسەکانی مەدەکاتەوە بەڵێ بێگومان باس لە شارۆچکەی میکسەی نزیک شاریوان کە یەکێک کە لەم شوێنانەی باکووری کوردستان ساڵانە بەفرێکی زۆری لێدەبارێت و ڕێگای هەندێک گوند و ناحیە تا 4 مانگ بەداخراوی دەمێنێتەوە. جا هەر ئەم ساڵ لە میکسێ بەفرێکی زۆر باریوە کاری گوندنشینانی قورستر کردووە و خۆشیان باسێواکەن خەڵکی میکسێ کە هەرچەندە بەفر نعمەتە بەڵام دیوێکی خراپیشی بۆ ئەوان هەیە تر زەوی و شوێنی کشت و کاڵیان هەیە ڕەنگە ئەو زەویە بۆ کاتی نەبێت ئەوەنە بمێنێتەوە ئەو بەفرە لەسەری بۆ کاتی کشت و کاڵ زیان بە زەویەکە بگەنێت یاخود هاتوچۆکردنیان بۆ شار ئەستەم بکات ئەچینە میکسێ.
بله او در ریا مکسا وانه وقتی اون دمدن ری گرتیه و دوبیجن حیا بهار جی نو اکن 3 سالان بینها رنیه که بو گلک کس کتونه بر رنیه بروی چنده اوه 3 ساله دما بفرتید ریتیتا گرتنه نهلن چی کس بیت بچید جانها ری گرتیه گندی جوی داره وقتی اون تبینن گلا پریشانه او به ریو مکسی حتی حیوه آدای تبیده گرتن اول 10-15 روز پیشان هداجی و کن دی ساعتی ها تو تبینه بافی قاپات یا چو حتی حیوه آدای بیده گرتن سبب ضعف بفرتیتن او چه تلکسی بیه سالی اول بله او هنگواره دی همه ریتی تا یتر یا باشه سرای حتی مرتایی ها حیوه آداری یعنی جبر بی بافی هم زحمتی که زور چیش یعنی هم هاتنه اول 2 ساعت هم ویدی کوی داد یرن بو حیوان هم زار زور هانه وی داری وی کوی داد یرن یعنی وی بافی دا زاف زوره همین نوع بافی دانن باز خواهید کن تونو کوی 10 میلیون کرن یا جهت 10 کرن شاج ماهی به بافی دو هم جلت کشن هم اذیت گرش مطلب توربات کشن و برات عربی باید کن بنا بگو بدی گندان جان زور زحمتی چی بیه ادی چه تشت وکو بری نمایه وقتی اون دبینن و گاوه گندی دی پامبه و کا نوی تیخن تو دانا پازه خوم و گندی هنه دا هندی کا بها بیا ملت حمیه 10,000 پازه خواه کا پامبه دانان دیا تونو و کا پامبه 5 میلیارد پوله دانه تینن دانا حیوان خواهدی امکانو ملت ناگته که نیسکان که یا بینده تا پازه خواه اگه بافر عوادی نینه بلی بو آوه بو فلانه بو بیوانه بافر باشه اگه نه هندی بافر از غزه بیتید هندی بارانش رحمتی سرانسر باکوری مایه بن برفه ریحاتنه گرتن گلک قضا قویمینه حیا 4 مهان او ریه تیوه گرتی بید سنارسال کردستان 24 مکس وان بابەتێکی ترمان هەیە تایبەت بە ئاژەڵ دۆستی و پاراستنی هاوڵاتیان لەدەست هەندێک لە ئاژەڵان وە کۆکردنەوەیان لە شوێنێک کە بەهۆی زۆربوونی ژمارەی ئاژەڵانی بێلانە و ئازارپێگەیاندنیان لەلایەن مرۆڤەوە نەخۆشخانەی ئاژەڵانی سەر زانکۆی دیجلە لە دیاربەکر داوای پاراستنی ئاژەڵەکان دەکەن. جاوانجگەلەوە داوا ئەکەن کە پەناگە بۆ پاراستنی و ئاژەڵانە زیاد بکرێت کە لەسەر شەقامەکان نەسوڕێنەوە یاخود کۆ بکرێنەوە لە شوێنێک تا پەلاماری هاوڵاتیان نەدەن بۆ یەکتر هەڵمەتێک لەو بارەیەوە ڕەنگە لە دوایەوە دەست پێ بکات لەسەر ئەم داواکاریانە. Li Diyarbekirê ji bo ku pêşî li zêdebûna bê serûber a kûçikên kolanan bê girtin, ji aliyê beşa beytariyê ya ser bi zanîngeha Dîcleyê ya Diyarbekirê ve bang hat kirin ku xebata xesandinê bê kirin. Ji bo ku rewşa harbûn û nexweşîna hemû cûre kûçikan jî bikeve bin venêrînê, hat xwestin ku pergala çîpê bê bikaranîn. Ji aliyê berpirsên nexweşxaneya ajalan a zanîngeha Dîcleyê ya Diyarbekirê ve rewşa giştî ya van canên kolanan wiha hat nirxandin. Ev kanûna çîp derket heywanê bixwedî bêxwedî hemî çîp bibin ki çi aşî lê kirbin, çi derman lê kirbin, ji ku hatibe çend saliye ew ê bi xêra wî çîpa em jê fehm dikin. Eger kûçik êrişê we kir muheqqaq ki tişkî yani jîkî we dev lê kirse di 24 saeta de derbasî ser nekin her ne aşiya harbûniyê Quduzê lêxin çünkü Quduz çareseriya wî tune piştî heftê û 2 saeta pevtir jî tu her aşî bikî tu fêda wê aşiya nabe. Li Ewropayê dema mirov bi hincetên cuda ajalên xwe bihêvêjin derve, ew xwediyên ajalan bi sizayên mezin tên sizadan. Ev pergal niha li Tirkiye û Bakurê Kurdistanê tune ye. Lêbelê li gorî beytarên pispor, her çiqas rewşa Diyarbekirê ya diwarê parastina ajalan de ber bi başiyê ve biçe jî pêdivî bi stargehên zêdetir heye. Ajal hez jî dixwazin ku sizayên bi vî rengî li her derê bên sepandin, da ku kes wekî pêlîstokan li ajalan nenihêre. Barınakların artırılması. Divê stargeh bên zêdekirin.
و دوی شرط و مرجین جیان وان آروژانه بین باش کرن. مافین وان این جیان جی هنه. نراسته که خلق وان بپره آن بکره و پشره وان باویجا کولانان. لی مخابن او یک دبه. جبر وی جی دوی ستارگه بین زده کرن و همو مافین وان بین پاراستن. Beytarên zanîngeha Dîcleyê dixwazin ku mafê jiyan û tenduristiya ajalan bi rê kupêk bêkirin. Lewra ajal hezrî naxwazin ku di bin navê parastina mirovan de tadel ajalên kolanan bêkirin. Güler Adar, Kurdistan 24, Diyarbekir. دێنە سەر بابەتە هونەریەکەمان باسی سینەما بکەین. بەڵام پێش ئەوە پاکێجێک ئامادەیە کە لەسەرم پاکێجە من و هەکار کۆمەڵە قساکەین دواتر میوانی تایبەتیشمانە بێت باسی فیلمی شینە کە هاوتا بوو لەگەڵ یەکەم ڕۆژی زستان نمایشکردنەکەی. ئەنجا سینەما هونەری حوتەم و لە ڕیزی دوایین هونەرەکانە کە چەندین ساڵە سینەما لە کوردستانیش گرنگێکی تەواوی پێدرێت و بەدەیان فیلمی جیهانی و کوردی تێیدا نمایش کراوە. ئەمەوە بڵم هەکار ئێستا سینەمای کوردی وەکو منداڵێک وایە کە تازە پێدەگرێ ئەبێ دایک و باوک دەستی بگرێ هەتا هەنگاوەکانی ڕێکە بێ. ئێمەی هاوڵاتی ئێمەی خەڵکی کوردستانە بێ و دایک و باوکە بین دەستی سینەمای کوردی بگرین ئەگەر هەرچی فیلمێکیشمان هەبێت بەدڵمان نەبێت یاخود سیناریۆکەیمان بەدڵ نەبێت نواندنەکەیمان بەدڵ نەبێت بەڵام بچین ببینین بۆی بتوانین ڕەخنە بگرین ئەوان لەسەر ئەو ڕەخنە بنیادنەرانە بتوانن باشترینەکان پێشکەش بکەن. من لەگەڵ ئەوەدام بە هەموو شێوەیەک هەمومان پاڵپشت بین لە بۆ سینەمای کوردی بەڵام لە هەمان کاتدا پێویستە و کە ئێستا میوانشمان لەسەر دەبێت بەرەم هێنەرەکان و دەرهێنەرەکان بە باشترین تەکنەلۆژیای سەردەم و بەکارهێنانی کامێرە و کوالێتی باش و هەموو ئەمانێک کە پێیوەستن بە سینەما کار بکەن بۆی بتوان چێژێکی باش ئەو بۆشاییەکە لە سینەما هەیە بۆمان پڕ بکەنەوە بەڕاستی. باس بگەڕێنەوە سەر ئەو بابەتەی سینەما کە گەنجێکی کورد تا مەزروی فیلم و سینەمایە دەڵێ بینینی فیلم لەسەر پەردەی سینەما یاخود لە هۆڵی سینەما تام و چێژی خۆی هەیە و بەڕێبەری سینەمای هەولێریش بە پێشکەوتنی سینەما و بەرهەمهێنانی فیلم لە کوردستان زۆر گەشتبینە. هەفتەی چەند جارێک لەگەڵ هاوڕێکەی دێنە سینەما ئەوان تامەزرۆی بینینی فیلمن. سەرەڕای ئەوەی لە زۆربەی ماڵەکان هاوڵاتیان ئێستا زیاتر سەیری فیلم دەکەن بەڵام بە گوتەی گەنجان پەردەی سینەما و دانیشتن لە ناو هۆڵی سینەما چێژی تایبەتی خۆی هەیە. ئەم گەنجە خۆی گلەی هەیە لە سینەمای کوردی و دەڵێ ئێمە ستایلی خۆمان نییە و زۆر لۆکاڵی فیلم بەرهەم دەهێنین. فیلم هەر فیلمێک پەیامێکی خۆی پێ هەر فیلمێک شتێک بە تۆگەێنێ شتێکە فێرەکە وەکو کتێبێک وەکو هەر بەشێکی تری هوەر بەڵام جوانێکی سینەما لەوەیە کە ئەتوانێت هەموو هوەرەکانی تریش لە خۆیان کۆ بکاتەوە و ئەتوانێت پامێکی ئەدەبی پێبێت لە هەمان کاتە ئەتوانێت ئەدەبێ و ئەتوانێت پامێکی فکری پێبێت ئەتوانێت بابەتێکی فکری تەڕح بکات ئەتوانێت بابەتێکی کۆمەڵوازی هەر شتێکی دەرونی تەڕح بکات تێگەی ئیتر ئەمە وای کردو کە تۆ هەنێک جار کە سەیری فیلمێکەکەی ئەستەکەی فیلمەکە باز لە تۆکە تێگی بۆیە ئەمە واد لێەکە کە تۆ زیاتر بەردەوامی لە سەیکردنی هەموو فیلمەکان بۆ منە فیلمی نەیە بە کە زیاتر گرنگی بە تەکنیکە دەنیان ئێستا پێڵان فیلمە تجارەکان فیلمەکانی هۆڵیوود لەوەیە زیاتر ئیش لەسەر تەکنیک بکەن. چەندین ساڵە لە کوردستان سینەمای گەورە بە نمایشکردنی فیلمەکانی بۆکس ئۆفیس کراونەتەوە هاوڵاتیانش دەچنە ناو هۆڵەکانی سینەما. بە گوتەی بەڕێوەبەری سینەمای هەولێریش هەموو ئەوانە پێشکەوتنی سینەما نیشان دەدەن و گەشتبینیشە بە داهاتووی سینەمای کوردی. جاران محاولات هەبوو فیلم دروست دەکرا پێیان دەگوت فیلمی سینەماییمان هەیە چەند فیلمێکمان هەیە بەڵام ئەو ڕۆتەی ئێستا هونەرمەندان بە حکمی ئەو ئاڵ و گۆڕی لەگەڵ وڵاتانی دەرەوە لەگەڵ وڵاتانی عەرەبی و هاتنی شاندی بیانی هونەرمەند بۆ کوردستان تقریبا ئێستا مەوجەیەک دروست دەتوانین بڵێن سینەمامان هەیە فیلمی سینەماییمان هەیە و جاران فیلمەکانمان زیاتر بۆ فستیڤالات دروست دەکرد کە ئەوە جزئێکی دنیای سینەمایە هەر کۆمەلگەیەک بوێتی بڵێ من سینەمایەکی خۆم هەیە سینەمایەکی کوردی وڵاتەکە بەناوی خۆی و سینەمای خۆی بیت دەبێت تۆ هەوڵ هەموو ژانرەکانی فیلم دروست بکەیت. ئەمە ئێستا زۆر خۆشحاڵم لە هەولێر لە شارەکانی تر دەبینم فیلم دروست دەکرێت فیلمی کۆمیدیایە فیلمی ڕۆمانسی و کۆمەلایەتیە فیلم هەیە بە دیوە تیجاریەکەی بەڵام بە شێوەیەکی ئارت و جوان و هونەری دروست کرایە.
لە 28 دسامبری ساڵی 1895 دوو برا بە ناوەکانی ئۆگۆست و لوی لومێر لە پاریس بۆ یەکەمین جار سینەمایان بە جیهان ناسان. سینەما تەنها بۆ نمایشکردنی فیلم نییە. سینەما کە بە دوایین هونەر و بە هونەری حوتەم ناونراوە جا لە لایەنە هونەرەکەی ئەمڕۆکە بووەتە ناوەندێک بۆ ئاڵوگۆڕی کللتوری نەتەوەکان و سەرچاوەیەکی داهاتیش بۆ وڵاتەکان. هێرۆ مەولودی کوردستان 24 هەولێر. لە چەند ڕۆژی ڕابردوو فیلمی سینەمای شین لە چەند سینەمایەکی کوردستان نمایش کرا. شین فیلمێکی کوردی درامی کۆمەڵایەتیە لە ساڵی 2023 لەلایەن محەممەد مستەفاوە کاری بەرهەمهێنان و دەرهێنانی بۆ کراوە و هەڵوێست محەممەد بە کەسایەتی سەرکەش ڕۆڵی کارکتەری سەرەکی دەبینێت لە فیلمەکەدا. جا فیلمەکە باس لە نەهامەتەکانی خێزانێکی کورد دەکات و باسی کۆمەڵی کێشاکە لە ناو خێزانە. جا کۆمپانیای میترۆنۆم و پرۆدەکشن هاوسی فیلمەکەیە و چیرۆکی فیلمیشین باس لە خێزانێکی ئەوە کاتکە کووردە ڕوبەڕووی کۆمەڵی کێشە و گرفت بوونەتەوە و ناخۆشیەکانی ژیان چەنگی پێ هەڵچنیون بەڵام ئەمان هەر کۆڵ نادەن بەردەوامە بن بە دوای گەڕان بۆ خۆشببختی بۆ کامەرانی سپۆیلی نەکەین هەمووی مانوت بەڵام لەوە زیاتر ناڵین بەس زیاتر باسی بابەتی فیلمەکەکەین کە کارەکانی چۆن سەخت بووە چونکە کاسی فیلمەکە پێکات بوو لا هەڵوێست محەممەد ڕووبار خالید ئاڵا عەباس و کارۆس سەوز و هەروەها شەماڵی عەبەڕەش کاژان عەبدولوەهاب و زاهیر غەریب و زۆر هونەرمەندی دیکە بەشدارن دیارم فیلمە گۆرانیەکیشی لەگەڵا بوو. بەڵێ تێکستی گۆرانی فیلمەکە لەلایەن شوان کەریمەوە نووسراوە و هەڵوێست محەممەد ئاوازی بۆ داناوە کاری مۆسیقای لەلایەن ئەفشین شکوریەوە بۆ کراوە گۆرانیەکەش لەلایەن خانمە هونەرمەند ڕێناسووریاوە گوتراوە و ناوی فیلمیشین لە شیوەن و نەهامەتیەوە هاتووە نەهامەتی و ناخۆشیەکانی ژیانی خێزانێک هەروەک باس کراوە. تۆ قسەی لەگەڵ ساکار بکە کێڵێ ئەو ڕازیە بێ ئیشەکەی خۆیەتی گەورەترە بێت تۆ خۆی قازانجێت. قسەکانە زۆر بەبری قڵ جوانە. بۆچی دەرما بە قاچاخێنی؟ تۆ دەداخلیەوە مەسەلەیە مەکە. دەست پێ مەکەرەوە خوا. ئیشە ئیشپارە پێیاکەم. تۆ نبینەوە نیلیە؟ فەراشیەکە لێرە. تۆ کوشتی. ساکارە وشەی تۆی کیشەش خراپە؟ تۆ سەودانە نەبینی هیچیان لێ تێگەشتی؟ هەرم قسە قۆڕانە بزانم. وەڵا هەزاری وازانم خۆم نای. هەوڵ بە قەنەعات بە شیرین بکەی بگەڕێتەوە ماڵەوە. قسە بکە خەریە زیێڕاک. شیرین ئێستا تۆ بناڕێتەوە ماڵەکەی خۆت. نامێ ئەو ژیانێکە خۆم ژیاوم کوڕەکەم کچەکەم و خۆم بژین. تۆ یەک جارەژی بۆ ئەتەوێ بە درۆ بە سەری بەری. هەموو کوچە و کۆڵانی چەم شارەتە بەرچاو شەو نییە نێتە خەو حەسانە بۆ کوژم ساکاریشی چییە؟ بەسەرگەرە بۆ ناچی ئێوارە بەهەنیم کوژت بەڵ بەختەوەری لە سەفەر ئاگەڕێتەوە حەقت چە بەسەر ژیانی خەڵکەوە؟ بڕۆ بە ساقە بایمە ببین لە برسە بڕۆ وازانی بەس خۆت لە دڵەوە بم بۆرە یعنی چی ڕازینیت ئیش بۆ ڕەزا بکەیت؟ تۆ تێناگەی ئەڵم پیاوێکی خراپە و هیشە ناکە. بەڵێ بەشێک لە فیلمەکەمان بینی چەند پرۆمۆیەک با بڵێن ئەتوانین بڵێ نایبینین پرۆمۆیەکی فیلمەکەمان بینی هەستێکی وای پێبەخشین بەس لە پرۆمۆکە لوکیشنێکی کەم بەڵام سەرنجێکی زۆر ئەتوانی بخەیتە سەری هەرچەند من چەند با بڵێن بەشێکی کورسیمان بینیوە ئەوانەی کە بینیویانە ئەم فیلمیان بینیوە من سەیری ڕاوبۆچوونی خەڵکم کرد زۆر خەڵک ئەڵێت خۆزگە
خەڵک هەمووی بتوانێت ئەم فیلمە ببینێ هەندێکیا بۆ ئەیوت من بۆ دووهەم جارە ئەیبینم ئەوەندە باس لە کێشەکانی خێزانێکی کوردی ئەکا کە واقعی هەر هەمومانە زۆر باشە با لەسەر ئەم بابەتە زیاتر قسە لەگەڵ بەرهێمەهێنەر و دەرهێنەری فیلمی سینەمایشی بکەین بزانین ئەو لەسەر ئەم بابەتی دەڵێ بەڕێز محەممەد مستەفا میوانی ئێمە لە ستۆدیۆ سلێمانی بەڕێز محەممەد بەیانیت باش سلااوت لەبێ پیرۆزبایی بەرهمێنانی ئەم فیلمەتان لێ دەکەین و هیوادارین ئێوە بەردەوامن درێژە بە بەرهمێنانی فیلمی زیاتر بدەن و دەرهێنانی فیلمی زیاتر بکەن بۆی ئێمەی بینەریش لێی بێ بەش نەبن سینەماکانی کوردستانیش هەر بە پڕی ببیندرێت. سپاس بۆ ئێوە و سپاس بۆ بینەرانی خۆشەویست هیوادارم ڕۆژێکی پێر چێش بەڕێ بکەن. ڕاستی ئێمە هیوادارین بتوانین فیلمی تر بەرهەم بێنین ئێمە هیوادارین بتوانین ئەوەی کە لە مێشکمانایە ئەوەی کە ئەی خوێنینەوە لە ناو کۆمەڵگایە ئەو بابەتانەی کە کاریگەریان هەیە لەسەر ئێمە و لەسەر هەموو تاکێکی کوردی وا بکەینیشی لەسەر بکەین و چونکە هەر ئەم بابەتانن هەر ئەو خوێندنەوانن هەر ئەو کێشانن کە ئەتوانین ئێمە پیشانی خەڵکی بینەوە وا بکەین بینەران زیاتر زۆرتر بێنە ناو هۆڵەکانی سینەماوە و ئیشەکان ببینێن چونکە کاتێکەیەتە ناو هۆڵی سینەماوە ئەو خۆی بینێتەوە کاتێکیش کە خۆی بینێتەوە کێشەکانی خۆی بینێتەوە معاناتەکانی خۆی بینێتەوە برینەکانی خۆی بینێ ڕازیە بێت بەوەی کە لە ناو هۆڵێکی سینەما دانیشتووە و خۆی ئەبینێتەوە لە ناو سینەماکەیە هەر یەکێک لەو کارکتەرانەی کە لەسەر سکرینەکەی بینێت بەشێک لە خۆی تیا بینێتەوە. من ڕاستی ئەوەی کە هەستم پێ کردووە لەم فیلمەمانە کە بەرهەممانێناوە زۆربەی زۆری بینەران ئەم قسەیەمان بۆکەنەوە لە هەموو مقابلەکانیانە کە ئێمە لەگەڵیانایەکەین ئەوان هەموو ئەو بابەتە باسەکەن کاڵێ ئەم فیلمە هەستەکەین خۆمانی تیاین هەستەکەین بەشێک لە ئێمەی تایە ئەمە زۆر گرنگە بۆ سینەما لە ئێستاە بەڕاستی زۆر چاکە. بەڕێز محەممەد پرسیارێک هەیە لای من وەکو بینەرێک نەگوەکو ئێستا پێشکەشکارێکە پرۆگرامەکە پێشکەشەکەم وەکو بینەرێک ئەمێ بزانم ڕەنگەمە پرسیاری کەسی دیکەش بێت چ شتێک یاخود چ کێشەیەک هەبوو لە فیلمی کوردیە کە لە فیلمی شین نەما یا ئێوە نەتان هێشت لە فیلمی شین ئەو کێشەیە هەبێت. وڵی ڕاستی من ئەوەی کە ئێستا قسەم لەسەر کرد من ڕاستی زۆریشم لەسەرەوە کردو کە بابەتەکە بابەتێکی خۆماڵی بێ باز لە کێشەکانی خۆمام کە باز لەو معاناتانەی خۆمام کە ڕاستی من ئەوەی کە هەوڵم ماوە ئەوەیە و ڕاستی پێ بڵێم زۆر بیریشم لەوە نەکردوتەوە کە من شتێ بکەم کە لە فیلمەکانی ترا نەبێت بۆی من بتوانم من بەس تەنیا من دایمەڵم ئیشی هونەرمەند و دەرهێنەر و نووسەرەوەیە کە دانیشە کۆمەلگاکەی خۆی بخوێنێتەوە ئەمە یەکەم شتەکابێ هونەرمەندی کوردی ئیشی بۆ بکات بە تایبەتی ئەم جۆرە هونەرانەی کە نمایشین یعنی وەکو شان و وەکو سینەما وەکو ئەوانە چونکە تۆ پەیامێکت هەیە ئەبێ و پەیامەت بە وازەحی بە خەڵک بگەێنیت و کەس کێشەی نەبێ لەوەی کە لە فیلمەکەت تێنەگا لەوەی کە بەری نەکەوێت ئەمانە شتی گرنگن کە بێت تۆ لە فیلمەکان تا بیری لێ بکەیتەوە دانیشی ئەو خوێندنەوەیەکی ورد بکەیت بۆ ئەو بابەتانی بۆ ئەو کێشانی کە لە کۆمەڵگایە ڕواایە و بە شێوازێک لە شێوازەکان چارەسەرێکت هەبێ بۆی شەرت نییە و بەڕاستی ئیشی هونەرمەندیش نییە چارەسەری کێشە کۆمەڵایەتەکان بدۆزێتەوە بە تەنیا ئەوەیە کە تۆ لە ئەخیرە پەیامێکت هەبێ و پەیامەت ئەوە بێ کە بە بینەرەکەت بڵێ بە بینەرەکەت بڵێ کە تۆ هیوات هەبێت دایم گۆڕانکاری هەیە دایم ڕێگایەکی تر هەیە کە تۆ بتوانیت هەموو کێشەکانت چارەسەر بکەیت. باش کاک محەممەد بەرهەمهێنەرێک یا خود دەرهێنەرێک کاتێک کە خەریکی فیلمێک دەبێت یان خود بیرۆکەی فیلمێکی هەیە بۆ هەڵبژاردننی سیناریۆکەی بەتایبەت بۆ ئێمە کە لە کۆمەڵگای کوردین چۆن دەتوانی هاوسەنجی ڕابگرێ
لە نێوان ئەو واقعانەی کە لە کوردستان هەیە یاخود بۆ پەیوەست بە ڕووداوێکی گەورەی جیهانی ئێوە چۆن مامەڵە لەگەڵ سیناریۆ دەکەن؟ ڕاستی من پێت بڵێم ئێمە لە ئێستاە ئەمە وەکو ڕئی شخصی خۆمەریگرن بەڕئی من لە ئێستاە سینەمای کوردی پێویستی بەوەیە ئیش لەسەر کێشەکانی ناوخۆی خۆی بکات بۆ ئەوەی بینەرێکی کوردی دروست بێت تا بینەری کوردی دروست نەبێت سینەمای کوردی دروست نابێت و ڕاستیت پێ بڵێ ئێمە هێشتا سینەمامان نییە ئێمە هێشتا فیلممان هەیە کۆمەڵێک فیلممان هەیە کە ئەتوانین بڵین هەنگاوە بۆ ئەوەی وردە وردە هەوڵ بین سینەمای کوردی دروستکەیت چونکە سینەما لە هەموو دنیا خۆمان نەزانین ئەمە پیشەسازیە بازرگانیە هێزی نەرمە ئەمانە پێویستی بە مۆرک و جیاکردنەوە و یعنی شتی تایبەتی خۆی هەیە یعنی لە هەموو دنیا بڕۆ سینەمای هەند سیرکە تایبەتمەندی خۆی هەیە بڕۆ سینەماکانی هۆلیت سیرکە تایبەتمەندی خۆی ئێمەش تا نەگەین بەوەی کە فیلمەکانمان تایبەتمەندی مۆرکی کوردی پێوە نەبێت ئەوە ناگەین بەوە و بۆ مەسلەی ئەوەی کە ئێمە چی بکەین بۆی سیناریۆکانمان باشتر بکەین من وەکووتم ئێمە ئەبێ ئیش لەسەرەوە بکەین کە ئەو سکرێپتانەی کە ئینووسین ئەو فیلمانەی کە دروستیەکەین بابەتەکە جارە بابەتەکەمان خۆماڵی بێت چونکە ئێمە ئەمانەوێ بینەرێکی کوردی دروستکەین کە ئەگەر بینەری کوردی دروست نەکەین سینەمای کوردی دروست نابێت چونکە من ئیش بکەم و بینەرم نەبێت و پارەیەکی زۆر لە فیلمێکا سەرف بکەم لەکوێ ئەو پارەیە بێنمەوە بۆی بتوانم ئیشی داهاتووترم زۆر باشە بەردەوامی پێبە باش کاک محەممەد هەر وەکو وەڵامەکانی جەنابێت ئاماژە بۆی کە ئەبێ سیناریۆیەک هەبێ کۆمەڵگەی کوردی پەسەندی بێ و بتوانێت سەیریکە منەمێ بڵێم لە فیلمی کوردیە بە تایبەتی لە فیلمیشین زیاتر هەوڵدراوە لە فیلمەکانی دیکە وەرگیراوەیەک هەبێت و لەسەر ئەوە لەسەر ئەو کێشە کۆمەڵاتیانی کە هەیە دیسان و لە کوردی بکرێت ینی قاڵبێکی کوردیەتی پێ بدرێت چکە هەموو ئەو کێشە کۆمەڵاتیانی کەسە لە جیهانایە توانی بڵین لە کوردستانی شاهەیە بۆ نمونە کارکتەری شیرین قسەیەکەکە ئەڵێ لە بەیانیەوە تا ئێوارە کە کچ ئەچێتە دەرەوە لە هەموو لایەکەوە ئەتوانی بڵین بۆ سەی بۆ دانراوە لە هەموو لایەکەوە چاوەڕوانی ئەوەیە کە هێرشی بکرێتە سەر ئیتر هەر هێرش هەر جۆرە هێرشێک بێت مەبەست لە ڕێگریکردن لە تواناکایەتی چوزانم بە چاوێکی پیا و سالارە نەسەری بکرێت بە هەموو ئەمانە ئەمێ بزانم ئەم فیلمیشین تەنیا داهێنانێکە یان وەرگیراوە لە فیلمی دیکەی ناوچەکە ڕاستی ئەمە هیچ منەوەی ئەوەی کە فیلمەکە بینە بەڕاستی یەکسەر هەمووی کێتە دەرەوەڵمە فیلمێکی خۆماڵیە تەواو کوردیە و من هیچ وەرگرتنێک نابینم لەوەی کە من بە شێوازێک لە شێوازەکان تەسیراتی کۆمەڵێک شتم لەسەر بێت بۆی من ئەم فیلمە بەرهەم بێن و ئەو شتە بکەم ئەوەی کە بەڕێز باسی کرد ئێمە ئیشمان لەسەر ئەو بابەتانە کردووە کە ئەزانین هەستی پێکین لە کۆمەڵگای خۆمانە کە ئیبینینەوە لە کۆمەڵگای خۆمانە بەرامبەر بە ئافرەت بەرامبەر بە تاکی کوردی بەرامبەر بە گەنجەکانمان لە ڕووی مەسەلەی قاچاخەوە یەک دنیا کێشەمان هەیە باوەڕ بێ ئێمە ئەگەر بمانەوێ ئیش بکەین ئەمەنەمان بابەت هەیە کە ئیشی لەسەر بکەین وەکو بەڕێزی شوتە بەشێک لەو کێشانەی کە لە کوردستانە هەیە ئێستا لە هەموو دنیا هەیە باوەڕ بێ دایم لە فیستیڤالاتەکانیشە ئەو بابەتانە ئەو فیلمانە زۆر کاریگەریان هەیە کە باز لە کێشەی لۆکاڵی شوێنێکەکات چونکە بۆ گۆڕینەوەی کللتور چونکە بەشێکی سینەما گۆڕینەوەی کللتورە بەشێکی ئیشکردنە لەسەرەوەی کە تۆ لەگەڵ وڵاتانی دەوروبەر وڵاتانی دنیاە کە تۆ بەرکەوتنت هەبێ ئەم بەرکەوتنانە لە ڕێگەی ئەوە دروستە بێ کە ئێمە ئەو ئیش لەسەر ئەو بابەتانە بکەین کە ئێستا لە ناو کۆمەڵگای خۆمانە ئەگوزارێ بەشێک لە کێشەکانمان کێشەیەکە کە هەموو دنیا پێوێن ناڵێنە بەڵام بەشێکی تری کێشەکانمان کە لە هەموو شوێنێگەم شتە هەیە کێشەی لۆکاڵیە کێشەیەکە کە کللتورەکەی خۆمان
وەزع سیاسەکەی خۆمان یعنی ئەم شتانە دروستی کردووە و ئەبێ ئێمە ئەم شتانە پیشان بین بەڕاستی. باشە کاک محەممەد لە پاڵ لایەنە تەکنیکیەکە باڵێن لە هەر فیلمێک لە هەمان کاتدا ڕۆڵبینین ڕۆڵی سەرەکی دەبێت لەوەی کە چۆن دەتوانێت بینەر بۆ خۆی ڕابکێشێت تام و چێژی فیلمەکە زیاتر بکات تۆ وەکو دەرهێنەرێک وەکو بەرهەمهێنەرێک توانای ئەکتەرانی کوردی چۆن دەبینی بە تایبەت با باس لە ئەکتەرانی فیلمی شین بکەین. زۆر ناخۆشە خۆمان هەڵسەنگاندن بۆ ئیشی خۆمان بکەیتەوە شتێکی خراپە بەڵام من دایم بینەرەکانمان بە نمونەیەکی باشێنمەوە و بەڕێزیشتان دڵنیام ریسێرچان کردووە پێشەوەی بێنە ناو بەرنامەکەەوە بۆ ئەم بەرنمەیە یعنی بینیوتانەکە زۆربەی بینەرەکانمان کە هێنە دەرەوەڵێ ئاکتینیم لەم فیلمایە زۆر جیاواز بوو ئاکتین لەم فیلمایە بە شێوازێکە کە یعنی جیاوازی نییە لەگەڵ ئەو خەڵک کە ڕۆژانە تەعاملەکەن پێکەوە لەگەڵ سروشتی ژیانی خەڵک و بۆیە زیاتر بەر خەڵکەکەوێت و ڕاستی من خۆم زۆر ئیشم لەسەرەوە کرد کە ئاکتین لە فیلمەکەیە زۆر جیاواز بێت چونکە بەڕەئی من ئەمە ڕەئی منە لە ناو شانۆشەوە بە هەمان شێوە بیرم کردوەوە ئیشەکانم هەر بەم شێوازە بوو لە ناو سینەماشە هەر بە هەمان شێواز بیرەکەمەوە بەشێکی گرنگی زیینوی ناو فیلم و شانۆی ئێمە ئەکتەرە بۆیە بێ زۆر بە باشی ئیشی لەسەر بکەین و لە هەموو دنیاشە شتە بەم شێوازەیە بێ زۆر بە باشی ئیشی لەسەر بکەین کە کاتێک بینەرێک یەتە ناو هۆڵەکانی سینەماوە هەست بە جیاوازیەک نەکە هەست بەوە نەکا کە ئەکتەرەکانمان زیادە ڕەویەکەن لە ئەکتینە یا مبالغاکەن کە ئێمە زیاترەوە مستەڵاحە لە ناو وەسەتە فەنیەکەیە بەکارێنین بە تەنیا ئەوەیە کە هەوڵمان بۆیاوە و هەوڵیشمان بۆیاوە کە بەڕاستی ئەکتەرەکانمان ئێمە تقریبەن بۆ ماوەی 3 مانگ بۆ 4 مانگ ئێمە پرۆڤەمان کردووە پێشەوەی بچینە پرۆدەکشنی فیلمەکەەوە لەگەڵ ئەکتەرەکانە ئیشمان کردو لەوەی کە چۆن کۆنتاکت دروستکەن لە پێینی یەکترا چۆن ئیشکەین بۆ کارکتەرەکانمان چۆن وردەکاری دروستکەین لە ناو کارکتەرەکانمانە هەر ئەمەشە هەر ئەم هەوڵ و هەنگاوانەیە کاتێک کە بینەرێکێتە ناو هۆڵەکانی سینەما و سەیری فیلمی شینەکە هەست بەو جیاوازیاکە کە ئەڵێ ئەکتین نەم فیلمەیە زۆر جیاوازە زۆر بەرمانەکەوێت زۆر چاکە بەڕێز محەممەد کەمێکیش باس لە لۆکەیشنی فیلمەکە بکەین چونکە ئەوەی کە بینیوێتی ئەڵێ ئەوەی سەرنجم داوە لۆکەیشنێکی کەم بەڵام کارێکی زۆری تیاکراوە یاخودوانیە وەکو دەرهێنەر پێچەوانەی ئەو ڕایە ڕوونکردنەوە دێڵێ نا لۆکیشنێکی زۆر هەبووە باشیشە بۆ بەڵام من مەبەستم ئەوە بۆ کە بەو شێوەیە دەریقم چۆن باسی لۆکیشنمان بۆ بکە ڕاستی پێ بڵێم ئێمە ئەوەی کە خەڵکی لای وازە حاوانی کە تۆزێک لە ناو سینەما لە ناو دنیای سینەمایە بنەی بینن کە ئازانن کە ئێمە لۆکیشنمان کەمە بەڵام لۆکیشنمان کەمە لەم ماوەیە چەند کەسێکی تری ژەر هەمان خوێندنەوەی کردو بۆ فیلمە ئێمە لە ناو فیلمەکەیە تەنها ئەو کەسانە هەزبەوەکەن کە لۆکیشن کەمە کە خۆیان لە ناو دنیای پرۆدەکشن و سینەما و بەرهەمهێنەر و یعنی لە ناو ئەو دنیایە نەگینا خەڵکێکی تر کە سێریەکە هەست بەو شتە ناکات چونکە ئێمە زۆر ورد و زۆر باش ئیشمان لەسەرەوە کرد کە وا بکەین ڕاستە لۆکیشنمان کەمە بەڵام کاتێککە کەسێک سەیری فیلمەکەکە هەست بەو شتە نەکات کاک محەممەد من ویستم مەبەستم بە شێوەی ئەرێنیەکەی بوو باسی ئەوە بکەم کە بڵێ کە لۆکیشن کەمە بەڵام ئەمەندە چیرۆکە جوانە و سەرنج ئەخرێتە سەری دەمێت خۆت ئەوە تا باسی ئەوە بکەین فەرم ئەگیناوکو ڕەخنەنە بەڵێ منی ژەمەوێ ئەوەت پێ بڵێم نانازان جا ئاسایە گەر ڕەخنەش بێت زۆر ئاسایە شتە بەڵێ ئێمە بۆچی ئیشیشمان لەسەرەوە کردووە باوەڕ بێ ئێستا وەزعی سینەمای کوردی کە ئەوەنی ئەی خوێنینەوە ئێمە ئەم وا ئیشمان لەسەر کرد کە کاتێک کە تۆ لۆکیشنە کەمە بێتەوە ئەتوانیت باشتر سەیتەرە بکەی بەسەری شەکەتە و دوو هەمیش بەجەتێکی کەمتر لە ناو فیلمەکە تا سەرفەکەیت ئەمە
ئێمە زۆر ئەتوانم بڵێم زیرەکانەیشمان لەسەرەوە کرد کە وا بکەین ئەم شتە ئەم لۆکیشن کەمیەوامان لێ کرد کە بەجەتێکی کەمتر سەرف بکەین چونکە ئێستا ئەوەی کە خوێنینەوە لە بینەرە بەم وەزعی ئێستاوە کە هەمانە هەستەکەین ئەبێ فیلمەکانمان بەجەتێکی کەمی تێ بچێت بۆ ئەوی بتوانین قازان جێ بکەین لە پێناو بە تەنها لە پێناو ئەوەی کە ئێمە بتوانین بەردەوامی بین بە کارەکانمان یعنی من ئەو پلانی کە دامناوە ئەو قازانجێ ئەگەر لەم فیلمەیە بیکەم من ئەی خەمەناو فیلمێکی ترە و بۆی بەردەوامی بم بە خۆم و بە ئیشکردن بۆ خۆم و هەستەکەم ئەمە بەوەکو بەڕێزەوەتە پۆینتێکی زۆر باشە لە ناو فیلمی شینە کە لۆکیشنمان کەمە و ئەمە وەکو ئەوەش وەکو لایەنە چیرۆکیەکەشی ئەگەر بیری لێ بکەیتەوە خەڵک بەردەوام ناو ماڵێکی کوردی ئەبینێت کە پڕە لە کێشە کە پڕە لە ململانێ یعنی کارکتەرەکانی یەک دنیا کێشە و ململانێ و چەرمەسەریان بەسەرایەت ئەوەیە هۆکارە بەڵێ منیش مەبەستم هەمان شتا بۆ نمونە لە وڵاتێکی وەکو تورکیا دەبینی چیرۆکەکان لە خەیاڵەوە نزیکن بەڵام ئەمەندە سەرنج ئەخەنە سەر لوکیشنە جیاوازەکان و ئەو سروشتەی کە هەیە چیرۆکەکەتەوەنە بۆ گرنگ نییە منیش هەمان مەبەستم هەبوو کە چیرۆکەکە ئەوەندە گرنگی هەبووە کە کێشەیەک نییە کە لۆکیشن کە بێت بگرە جوانیشە کە ئەمە داهێنانێکی نوێیە پشت ببەسرێ بە چیرۆکەکە زیاتر. باش کاک محەممەد پرسیارێک تایبەت بە خەرجی فیلمەکە بکەم بێگومان فیلم خەرجێکی زۆری پێویستە ئەمە مانەوەیە ئەمە ئەکتەرە ئەمە دابینکردنی لایەنە تەکنیکەکەیە ینی کۆمەڵی شتی دیکە ڕەنگە ئێمە وەکو بینەر هەستی پێنەکەن ئێوەی دەرهێنەر و بەرهەمێنەر زیاتر ئاگاتن لە خەرجەکان بێ لە کوردستان گەیشتوینە ئەو ئاستەی ئێمە کۆمپانیایەک هەبێ بتوانێت سپۆنسەری ئەم فیلمە بکات خەرجەکەی بە تەواوی لە ئەستۆی خۆی بگرێت یان چۆن ئێوە دەتوان خەرجەکە لە ئەستۆ بگرن یاخود دابینی بکەن بودجێ فیلمێک زۆرە بۆ نمونە شین بودجەکەی چەندە؟ ڕاستیت پێ بڵێم ئێستا لە ئێستاە چەند کۆمپانیایەک دروست بوون کە یەکێک لە کۆمپانیەکان میترۆنۆم پرۆدەکشنە کە هەوڵەیەن کە فیلمی کوردی دروست بکەن و فیلمەکان زۆر بابەتی لۆکاڵی و زۆر بابەتی خەڵک بێت ئەوانی شەقی خۆیانە کە لە پێناوەوەی ئیشەکەکەن بەو شێوازە کە بینەریان هەبێت بۆی بتوانن بەردەوامی بن بە ئیشکردنی خۆیان. بەڵێ کۆمەڵێک شوێن دروست بووە کە بتوانن ئیش بکەن بەڵام بەڕاستی کە من و ئەمە پێویستی بە دەستگیرۆیی حکوومەت و بازرگانەکانی خۆمان هەیە بەڕاستی من لە ئیشکردنم بۆ فیلمەیە هەوڵم زۆرە چوومە زۆر شوێن بۆی سپۆنسەر بۆ فیلمەکە پیا بکەم بەڵام بەڕاستی زۆری شوێنەکان هیچ ئامادەیەکیان نەبوو چونکە یەک کێشەمان هەیە باوەڕ بێ ئێمە بازرگانەکانمان ئەوەی بەلایەنەوە گرنگ نییە هوەرە یعنی هیچ بیری لێ ناکەنەوە ئەمە کێشەیەکی گەورەیە کە ئەوان بیر لەوە ناکەنەوە بەشێکی ئەو پارەی دەستیانەکەوێ بێ لە کللتور و لایەنە هوەریەکانی وڵاتەکانە سەرفیکەنەوە ئەمە زۆر کێشەیە عنی چیتە زۆر شوێنەڵێ بەڕێز من تا ئەوە وەستا بێت کە من پارە بۆ فەقیرێک یا بۆ نەخۆشێک سەرفکە من بۆ هوەر هەر بیری لێ ناکەمەوە لە شوێنێکە وەستێنەکە ئەمیش حەقی خۆیەتی بەم شێوازە بیرەکاتەوە بەڵام بەڕاستی بەشێکی گرنگەوەیە کە حکوومەت پلانێکی هەبێ بەشێک لەو باجەی کە کۆمپانیەکانە یەن بەشێکی بچووکی باوەڕ بێت بە پۆینتی زۆر کەم ئەتوانین بەشێک لەو باجانەی کە لە کۆمپانیا بازرگانەکانی هەن بەشێکی زۆر کەمی دابین کرێ بۆ لایەنی هوەریە وڵاتە یەک گۆڕانکاری زۆر گەورە دروست دەکات کە ئەمە زۆر گرنگە بیری لێ بکرێت بەیوای کاری باش بۆ سینەما بکرێت محەممەد هەر ببوورە دەربارەی نمایشکردنی و ئەو داهاتی کە لە فیلمەکە بەدەستێ بەشی ئەوە دەکا کە قەرەبووی خەرجەکەی بکاتەوە ینی تێدا ئێ وەکو بەرهەمێنەر زەرمەند نابن
ڕاستی بۆ ئەم فیلمە من زۆریشم لەسەرەوە کردووە کە زەرمەند نەبم بەڕاستی ناڵم زۆر بە شێوازێکی ئەتوانم بڵم عاقلانە بۆی ڕۆیشتوم بەڵام هێشتا من بەم چەند ڕۆژەی کە هەرتا نەماوەکەی کەمەکە من فیلمەکەمی کە عەرزەکەم هێشتا ئەو بەجەتەی کە سەرفم کردووە لە فیلمەکە هێشتا بۆم نەگەڕاوەتەوە بەڵام گەشتبینم بەوەی کە چونکە بەو بینەرانی کە یان بینین بەو گەرم و کوڕیەی کە لە سینەماکانمانە هەیە هەستەکەم بتوانین ئەو بەجەتە بێنینەوە و هیوادارم بشتوانی قازانسکێکی زۆر ئێمەش بە هەمان هیواین بەڕێز محەممەد مستەفا ئەم دەرهێنەرە گەنجە هیوادارین کە کارەکانتان لە لووتکەیا بن هەمیشە گرنگ ئەوەیە کە بگەنە لووتکە و گرنگتر لەوەیە کە لە لووتکە بمێننەوە هیوادارین کە کارەکانتان لە لووتکە بن و لە لووتکەش بمێننەوە بۆ هیواین کە بتوانین جارێکی دیکە چاوپێکەوتون لەگەڵ بەڕێستا بکەین لە بەرهەمهێنان و دەرهێنانی فیلمێکی دیکەی کوردی بۆ ئەوەی کە هەگبەی فیلمی کوردی لە کوردستان زۆر زیاتر ببێت و بینەرێکی زیاتر بۆ خۆتان ڕابکێشن و بینەری کوردیشمان هەبێت سپاس دەکەین زۆر سپاس کاک محەممەد سەرەتا باسی کەش و هەوامان کرد گوتمان ئەمڕۆ هەورە ساردە باەکی زۆر تیش هەیە لە هەندێک شوێن بەفرا هەندێکی تر بارانە بۆی کۆی بکەینەوە بزانین بەگشتی چۆنە هەمووی ببینین با پێشەوە بینەربین. بابەتێکمان هەیە من هەمیشە کە لە نێوان خۆمانە دانیشی قساکن ئەڵێم ئەو خەڵکی چین و کۆریا و یابان و ئەوانە کێشیان ئەوەیە کە هەموو شتێک خۆن زۆر زۆرن ئەوەنە زۆرن هیچ بەشیان ناکەن ناچارن هەرچێکیان بخۆن جیاواسی قەدەغەکردنی خواردنی گۆشتی سەگ لە کۆریای باشوور ئەکەین کە هەرای ناوەتەوە سەگ خۆر و بە تەمەنەکانی ئەو وڵاتە تووڕەن پێیان ناخۆشان بڕیارە دەرچوو دەڵێن هیچ کەسێک بووی نییە ئەم خواردنە بە لەزەتەمان لێ قەدەغە بکات و هەرگی سوازشی لێ ناهێنین چونکە خواردنی گۆشتی سەگ بووە نەریتێکی کۆن لەلایەن
قسەی تریش دەکەن خەڵکی کە چالاکوانەکان چۆن چالاکوانەکانی پاراستنی ئاژەڵن کە ئەوانی ژەڵێن گەنجانیش سەما دەکەن لە خۆشی ئەو بڕیارە. ئێستا خەڵکەکە بوونەتە دوو بەشەوە ئەڵێن سەگەکان ئێستا وەک بەشێک لە خێزانەکانیان ناکرێت گۆشتی ئەندامێکی خێزانەکەیان بخۆن. بام راپۆرتە سەرنجڕاکێشە ببین. نێو هۆڵی پەرلەمانی کۆریایی باشوورە. پەرلەمانی کۆریایی باشوور پرۆژە یاسایەکی بۆ قەدەغەکردنی بەخێوکردن و کوشتنەوەی سەگی بۆ خواردن پەسەند کرد. بە 208 دەنگی بەڵێ و 2 دەنگی بەلایەن قەدەغەکردنی کوشتنەوە بەخێوکردن و فرۆشتنی گۆشتی سەگ بۆ خواردن پەسەند کرا. ئەو بڕیارەی پەرلەمان هاوڵاتیانی کۆریای باشووری بۆ دوو بەرە دابەش کردووە. ئەمانە لە خۆشی بڕیارەکە هەڵدەپەڕن و پێشوازی لێ دەکەن. لە بەرانبەریشدا جوتیارانی کێڵگەی بەخێوکردنی سەگ خوانێکی تایبەتی گۆشتی سەگیان لەگەڵ خواردنەوە گازیەکان ئامادە کردووە و دەیخۆن. خواردنی گۆشتی سەگ لە لای کۆریەکان وەک نەریتێکی لێهاتووە. بەڵام چەندین ساڵە چالاکوانانی بواری ئاژەڵان و گەنجانی ئەو وڵاتە داوای قەدەغەکردنی ئەو نەریتە دەکەن. ئێمە لە کۆمەڵگەی مرۆیی نێودەوڵەتی لە 2015ەوە لە پێناو کۆتایی هێنان بە خواردنی گۆشتی سەگ دەجەنگین. زۆر خۆشحاڵین لە کۆتاییدا پرۆژە یاساکە پەسەند کرا. هەرچی جوتیارانی کێڵگەی بەخێوکردنی سەگە تووڕەن لە بڕیارەکە و دەڵێن هیچ کەسێک تەنانەت سەرۆکی وڵاتیش بۆی نییە گۆشتی سەگ کە بەلای ئەوان خواردنێکی بەتام و بەسوودا قەدەغە بکات. نە سەرۆکی وڵات نە هاوسەرەکەی نە ئەندامانی پەرلەمان سیاسەتمەدار و بە تایبەت وەزیری کشتتوکاڵ دەسەڵاتی ئەویان نییە مافی خواردن لە خەڵک بستێنن. بێبەشکردنی هەر هاوڵاتێک لە مافی خواردن پێشێلکردنی مافە. بڕیاری قەدەغەکردنی گۆشتی ساگ لە دوای 3 ساڵی دیکە دەچێتە بواری جێبەجێکردن. حکوومەت تا ئەو کاتە هاوکاری خاوەن کێڵگەکان دەکات بتوانن کەسابەتێکی دیکە بۆ خۆیان بدۆزنەوە. بە گوێرەی ئامارەکانی حکوومەتی کۆریای باشوور تا 2023 1600 خواردنگەی گۆشتی سەگ و 1150 کێڵگەی بەخێوکردنی سەگ لە وڵاتە هەبووە. ئەمانەی لە ماوەی ڕابردوو بینیمان بەرهەمی ئەمڕۆی بەیانی 24 بوو و بە هیوام ڕۆژێکی باش و خۆشتان هەبێت. خواتان لەگەڵ.